پانێڵێک بەڕێوە چووە کە باز لە ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنی بۆ هەروە باز لەو پرۆژه یاسا کە پێشکەش بە پەرلەمان کراوە کە باز لە ڕێخستنی میدیای ئەلکترۆنی ئەگەر لەم پانێڵەیە باز لەم پرۆژه یاسایە و هەروەها چەند بابەتێکی دیکە کە پەیوەندی بە ڕێخستنی میدیای ئەلکترۆنیەوە هەیە باس کراوە. جا ئێمە ئەمڕۆ میوانێکمان لەگەڵا کۆمەڵێک گفتوگۆ ئەەکەین لەسەر ئەوەی کە ڕێخستنی میدیای ئەلکترۆنی کە ئەوترێ میدیای ئەلکترۆنی مەبەستمان چییە؟ ئەم ڕێکخستنە بە شێوازێکی ئەوەنە ئاسان ئەتوانرێ ڕێککرێت چکە ئێمە زۆربەی کات خۆمان نەزانین کاتێکە باسی میدیای ئەلکترۆنی و لەگەڵی شاکە باس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەەکەین زۆربەی کات ڕوبەڕووی ئەمە ئەبینەوە کە ڕەنگە نەتوانرێت بە شێوازێکی زۆر باش فلتەر بکرێت. جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر میدیای ئەلکترۆنی و هەروەها کەمێکیش گفتوگۆ لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەەکەین با بزانین هیچ پەیوەندیەک لە نێوان ئەم دوانەیە هەیە کە دوێنێ لەو پانێڵە باسکرابێ گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز دیاری محەممەد کە بەڕێزیان بەڕێوەبەری سنتەری میترۆن و ئێستا لەگەڵمان ئامادەن بە خۆشحاڵی و کاک دیاری سڵاو لێ بەتوبانی باش. بەخێر بێسەرچوان کاک دیاری با هەر سەرەتا بە باسێک لە ئەو پانێڵە دەست پێ بکەین کە دوێنێ بەڕێوە چووە. باز لە ڕێخستنی میدیای ئەلکترۆنی ئەکا ئەگەر بە شێوازێکی گشتی بۆ مامڕوون بکەیتەوە ئەو ڕێخستانەی کە دوێنێ گفتوگۆتان لەسەر کرد یاخود باس کراوەکە هەوڵ بدە ڕێخستنێک بۆ میدیای ئەلکترۆنی بکرێتەوە بە شێوازێکی گشتی میدیای ئەلکترۆنی چی ئەگرێتەوە؟ بەڵێ دووبارە بانی بەڕێزتان باش و بەیانی هەموو بینەران باش. دیارە ئێستا مەسەڵەن لە دنیادا لەگەڵ فراوانبوونی تۆڕەکانی ئەنتەرنێت چەمکەکانی مافی مرۆڤ گۆڕانکاری بەسەرا هاتووە ناکرێت سات و باس لە مافی مرۆڤی پێوەی باس لە ئازادی ئەنتەرنێت بکەی. ئازادی ئەنتەرنێت لەوەی کە بە خێرایی و بە هەرزانی بگاتە دەست بەکارهێنەرانی و بەکارهێنانی بە ئازادانش بتوانن بابەتی تیا بڵاوکەنەوە. و ئێستا گوترێت لە دنیادا کە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بوونەتە گۆڕەپانێک بۆ گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵاتی ناو کۆمەڵگاکان و گۆڕانکاری زۆر گەورە لە وڵاتاندا ڕوویداوە لە ڕێگەی سۆشیال میدیاوانەیە. بۆیە کە لەگەڵ ئەم گرنگی ئەم فراوان بەکارهێنانی تۆڕەکانی ئەنتەرنێت بێگومان لەگەڵ مەشابدین سەر بابەتێک کە ئازادی دیجیتالیە کە ئەم بابەتێکی گرنگە کە هەموو کەسێک بەکارهێنان ئەبێ جۆرێک لە ئازادی دیجیتالی هەبێ بۆ ئەوی بتوانێت ئازادانە ئەم مافی خۆی بەرجەستە بکە. بۆم ئازادی دیجیتالی ئەگەر بۆ هاوڵاتیەکی ئاسایی گرنگ بێ ئەوە چەند هێندە بۆ ڕۆژنامەنووس و بۆ کەناڵەکانی ڕاگەاندن و چالاکوانان گرنگترە. بابەتی ئەوەی کە ئەو پانێڵی کە دوێنێ بەڕێوە چوو لە هەرێمی کوردستان پێشنیازی پرۆژە یاسایە کرابوو کە بۆ ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنی بوو. لە کاتی خۆیدا کۆمەڵێک گومان و تێبینی و سەرنجی زۆر هەبوون لەسەر یاساکە بە جۆرە خوێندنەوەی بۆ کرا کە هەندێک کەم و کوڕی زۆر تایە و هەندێکیش لە هەندێک حاڵەتدا ڕەنگە ئەم یاسایە دوا ڕۆژە کاتە بچێتە بواری جێبەجێکردنەوە خراپ بەکاربهێنێت و بێتە بربەست و ئاسەنگ لە بەردەم ئازادی ڕادەربڕین و ئازادی تاکە کەسیە. یعنی ئەو بە تایبەتی ئەو یاسانی کە پەیوەستن بە ئازادی تاکەکانەوانەیە پێویستە زۆر بەوردی مامەڵی لەگەڵدا بکە دەرفەت بدرێت زۆرترین گفتوگۆ زۆرترین سیمینار و چالاکی لەسەر بکرێت زۆرترین کەس بابەتی لەسەر بنووسن تاکو و ڕەخنە و سەرنج و تێبینیەکان هەمووی کۆ بکرێتوانێ لە یاساکەت لە پێشنیاز یاساکە جێ بکرێتەوانێ و لە ماوەی ڕابردە بەداخەوانێ ینی هەشە دەسەرەتا کە ئەم پێشنیازی پرۆژیاسایە هەبوو کاردانێکی باشە بڕاکی گشتی لەسەر دروست بوو کە تەواو ینی کۆدەنجێکە بوو لەوەی کە ئەم پێشنیازی پرۆژیاسایە خراپە و پەرلەمانی کوردستان هەم لیژنەی ڕۆشنبیری هەم هەندێک لە فراکسیۆنەکانیش بەڵێنیاندا کە پرۆژەکە ئەوەستێنەوە پرۆژەکەش ئاوەستان بەڵام لە ماوەی ڕابردوودا بینیمان وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان هەرچەندە ئەوان بەڵێنیان نابوو کە ئەم گفتوگۆیانە نایڵن بە ئاسانی تێپەڕی و دەرفەتێکی زۆرە دەن کە هاوڵاتیان و کەسانی شارەزا گفتوگۆی لەسەرکردن و بە شێوەیەکی کراوە گفتوگۆکان بڕابڕێ بەڵام بەداخەوە بینیمان لە چەند لە ماوەی ڕابردوودا کە وەزارەتی ڕۆشنبیری و لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان لە ژوورێکی داخراودا کۆبوونەوەیان کرد دووبارە هەوڵیاندا ئەم پرۆژە یاسایە خوێندنەوەی دومی بۆ بکرێت کە
ئەوە ڕێخستی پادەڵەکەی دوێنێش هەمان مەبەستی هەبوو کە ئەم پرۆژاسە پێش ئەوی خوێنەوەی دوێن بۆ بکرێت سەرنج و تێبینیەکانی بخێنە ڕوو بەهەت وەرگیرن. باشە کاکداری زۆر جار ئەم پانێڵانە خۆی دەخۆیان کۆمەڵە گفتوگوی جیاواز هێنێتە ناو بابەتەکەەوە لە دوای ئەوەش ئەم پرۆژەیاسەیە هەتای سەرش لە گفتوگۆکردنە ئایا بکرێتە بواری جێبەجێکردنەوە یاخودنا ئێمە پێ بزانین بەربەستەکان چییە بۆچی نابێتە بواری جێبەجێکردن یانی زۆر کات ئێمە باسی دەربڕینی تاچی ئەەکەین ئازادی دەربڕینەکەین بەڵام ئازادی دەربڕینە زۆر جار گرفتیشی لێکەوێتەوە لەوانەش ئەمەژێکێ بێت لە کێشەکە ڕاستە خۆی ئەم پرۆژیاسە خوێنەوەی یەکەین بۆ کراوە لە پەرلەمان ئیمزای 53 پەرلەمانتار لە کاتی خۆیان چۆتە بەرنامەی کارەوانەوە خوێنەوەی یەکەین بۆ کراوە پرۆژیاسەکە لە پەرلەمان ئەسا بوونی هەیە بەڵام ئەوەی کە دوێنێت لە پانێڵەکە لە تەواوی بەشدار بووان بە شێوەیەکی گشتی متفق بوون هەموو لایەک لەسەرەوەی کە ئەم یاسایەکی خراپە کە ئەم یاسای ناکرێت بەم شێوازی ئێستا خوێنەوەی بکرێت و تێپەڕێت. زۆربەی زۆر متفق بوون لەسەرەوەی کە یاسایەکی خراپە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ینی بۆ ئێوە بە خراپتان زانیوە زۆر بەرتەسکردنەوەی ئازادی تاکە کەس یەکێکە لەوەی هۆکار بێت. بەڵێ هەر یاساکە کۆمەڵێک یعنی بابەتی تیا کە ناڕوونە کۆمەڵێک بابەتی تیا کە قابلی جێبەجێکردن نییە کۆمەڵێک بابەتێکی تیا کە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامە نووسیە و بە تایبەتی بابەتی خاوەنددارێتی کە ناڵگانی زۆر ماپەیە کە نهیاوە و ئەم یاسایەکە تۆڵێ هەموو بورگەکانی ئەم یاسایە ینی هەچ قانونێکی کە پێچوانەی ئەم بورگانە بێت ئیلغای کاتەوە کە لە کاتێکە ئەمە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵی مافو ئیمتیازات هەیە بۆ ڕۆژنامە نووسان کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم وڵاتە شانازی پێوەکە لە ماوەی ڕابردووکە جۆرێک لە بە یاسا کاری ڕۆژنامە نووسی ڕێکخراوە بم یاسا دووبارە ئەوانە ئیلغا کاتەوە بۆیە ئەوەی کە گرنگە ئێستا پێم خۆش بازەکەمانی هەندێک یاسا هەیە کە تایبەتە بە ئازادی تاکانەوە پێویستە زمینە سازی بۆ بکرێت ئەنی ناکرێت تەنها وەکو پرۆژە یاساکانی تر بکرێتە پەرلەمانەوە گفتوگۆی لەسەر بکرێت و کۆمەڵێک پەرلەمانتار لەناو بینای پەرلەمانە مناقەشێکی بکەن و دواتر بکرێت بە یاسا ئەم یاسانێک کە ئازاد پەیوەندی بە تاکەسەکانێت لە پرسی دەسووریش بە هەماشەوە ئەمانە پێویستە زمینە سازی بکرێت کە زۆرترین دەرفەت هەبێ بۆ هاوڵاتیان و چالاکوانان و ئەو ڕێکخراوە تایبەتمەندەکان و کەسانی شارەزا و ناوەندە ئەکادیمیەکان کە خوێندنەوەی بۆ بکەن ڕاو سەرنج و تێبینەکانی خۆیان بدەن و ئەبێ ژینگیەکی لەبار هەبێ چکە ئێستا لای هەمووان ڕوونە ینی بە هەموولا متفقن لەسەرەوەی کە ئازادی ڕادڕبرین لە هەرێمی کوردستان لە پاشەکشەی کردووە و هەر لە ساڵی ڕابردوو تا ئێستا زیاد لە 15 راپۆرتی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بڵاوکراوەتەوە کە باس دەواکەن دادگاکان سەروەرنی باسەوە دەکەن ئازادیەکان بەرتەس کراوە و ئازادی ڕادەربڕین لە ئاستێکی مەترسیداردایە باس دەواکەن کە ڕۆژنامە نووسان بەدەل لە یاساکانی خۆیان مامەڵیان لەگەڵاتەکە بۆی کە تۆ ئەم دۆخە هەیە قورسە لە ئێستا بتوانیت یاسایەک دەربکەیت کە تای پەیوەستە بە پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە بە ئازادیەکانەوە ئەم یاسایە بتوانێت زامنی مافەکانی ڕۆژنامە نووسان و هاوڵاتیان دواتر یەک ئیشکالیکە هەیە لە یاساکە کە ئەمان لە ناوی هەر خۆی تایتڵی یانی ناوی پرۆژە یاساکە کە ئەڵێ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی لە کاتێکە یاساکە هاتووە هەموو ئەکاونتە تایبەتەکانی شکرێت من تێ ناگەم بۆچی میدیا ئەلکترۆنی و یعنی ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بۆکەی یاساکە خۆی بزە بچی ئەگرێتەوە کات دیاری خۆی ئەمان ئاماژ لە لەکردنی ئەم یاسایە ئەو میدیا ئەلکترۆنیانەی و پەیژانەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەن بە تۆڕە کۆمەڵاتە جیاوازەکان بەڵام ئەم لە مادێکی کە هاتووە کە هەڵەنە مادەی چوارە بەڕوونی باسی لەو کردەوە کە هەموو ئەکاونتێکی شخصی شەگرێتەوەوانە کە تۆ من تێ ناگەمانی تۆ ئەم ناوی پرۆژاسای کە ناوی میدیا ئەلکترۆنیە بۆ ئەکاونتی شخصیش بگرێتەوەوانە و کۆمەڵێک ئیشکالاتێکی تیا ڕەنگە کەسانی یاساییەکان باشتر هینیکەن ئێمە وەکو سەرتەری میترۆ هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پرۆژە یاساکە لە کاتی خۆیدا لە مانگی سێی ساڵی 2020 کە پێشنیازی یاساکە بڵاوبووە ئێمە لیژنێکمان پێکێنا لە کۆمەڵێک کەسانی شارەزا لەو بوارەیە هەڵسان بە تەقینکردنی پرۆژە کۆمەڵێک کەموفڕی زۆری تیا یاساکە ڕاستە ینی ئێمە ئەو کەموفڕانی خۆمان لە کاتی خۆیدا بۆ ڕای گشتی بڵاو کردوێتەوە داومانتە لیژنەی ڕۆژبیری پەرلەمان و هەروەها فراکسیۆنە جیاوازەکان کە داواشمان کردو لە هەموو لایەک کە پشتی پەلە نەکەن لە پشتیوانیکردنی پرۆژە باشە کاکدیاری پێشکە لەوەی کە ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانە گفتوگۆی لەسەرکرێ پێش ئەوە هیچ کۆدەنجێک نەبووە لەوەی کە ئایا پرۆژێکی ئاوا بەڕێوەیە بۆ چوونی ڕۆژنامە نووسان وەربگرن بۆ چوونی کەسی تاچکەوە گویت و ئاماژەی پێی تەنانەت شخصی تایبەت خۆیەکرێتەوە یعنی ئەکاونتی شخصی تایبەت خۆیەکرێتەوە
ئێوە هیچ پرسوڕایەکە بۆ پێشەوە یاخود ئێوە ئەمەوەکو بڵێ شتێکی ڕاستەخۆ بەریەوە کەوتووە خۆی ئەگەر تەماشاکە ینی لە هەرێمی کوردستان و ناو سۆشال میدیا لە هەرێمی کوردستانە جۆرێک لە فەوزا هەیە کۆمەڵێک پێیجی ینی سێبەر و هەواڵی ساختە ناوزڕاندن و تەشیرکردن بینیمانە چۆن ینی تەسیری کردوتە سەر کۆمەلگات ئەسی کرد سەر ئاشتی خێزان ئەمانە هەمووی ڕاستن ئەمانە هەمووی مبەررن بۆەوەی کە جۆرێک لە فەوزا هەیە هەموو لای متفقن لەوەی کە فەوزایەکەیە و بەشێکی زۆریشی ئەحزابی سیاسی بەرپرسن لەم فەوزایی کە لەناو سۆشیال میدیا هەیە کاتێک کە دوو بەڕێز هاتوون کە یەکی کە بەڕێزیان ڕاوێژکارن لە لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان ئەم دوو کەسە من ئەمە سنتەری میترۆ ئەو هاوڕانی کە چەندە جارێک ئێمە ئەم دیدارانەمان ڕێخستووە کەسم نەبیستوە تاکوسا لە کەس کە بڵێن پێش ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە ببێت بە پێشنیاز و بنووسێتەوە و پێشکەش بکرێت بڵێ پێشکەشی ئێمە کراوە ڕاوێژمان پێکراوە دوای پێشنیازەکە کە بڵاوە تۆ دواتر ڕاوێژ بە خەڵک کراوە خەڵک یاساکەی بینیەوە بۆیە من بەش بە حاڵی خۆمان ئێمە هیچ ڕاوێژێکمان پێ نەکراوە و کەسیش نانازین کە ڕاوێژی پێکرابێ و پرۆژە یاساکە جۆرێک لە جۆرەکان هەستەکەی ینی بەڕوونی دیارە کە نییە گومان یعنی نیەتێک هەیە یاخود گومان لەو نیەتە هەیە کە بۆ ڕێخستنەوەی سۆشیال میدیا بێ هەستەکەی کە ئەمە جۆرێک لە جۆرەکان هەوڵدانێکە بۆ بەرپرسکردنەوەی ئازادی و ڕاستە لەگەڵ بوونی ئەو هەموو فەوزایی کە لە سۆشیال میدیا هەیە بەڵام ناکرێت تۆ بێ ئەمە بکەی بە پاساوێک بۆەوەی کە یاسایەکی خراپ دەکەی لە دوا ڕۆژە بەکاری لە دژی ئازادی بەکاربێتەوە ئەوشمان بیر نەچانی دەرچوونی یاسا گرنگە یعنی یاسا هەموو کاتەڵێن یاسا بوونی لە نەبوونی باشە بەڵام ئەو یاسانی کە تایبەتن بە ئازادەکانەوە ڕەنگە ئەگەر یاساکی خراپن نەبوونیان باشتر بێ لە بوونیان و بیشمان بیر نەچێ ئەگەر کاربەری یاسایەک کاتی خۆی یاسای خراپەکاردانی ئەمریکانی پەیوەندی ئەو یاسایە بۆ دەرکراکە خانمان و ژنان ڕوبەڕووی هەرە شەوت هێرش نەبنەوە لە ڕێگەی بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیی و وێنەکانیانەوەیە و سوکاتیان پێ نەکرێت ئێستا بین ئەم یاسای کەوتچۆ باری جێبەجێکردنەوە ڕۆژنامەنووسان و هەوڵاتیانی پێسزدادرێت هەرچەندە نیەتەکە نیەتێکی باش بوو لە کاتی خۆیان بۆیە گومانەیە ئەم یاساش بە هەمان شێوەی مەترسیەکەی لەوەی کە ئەم یاساش هەرچەندە ئێستا گەر باس لە ڕێخستنەوەی سۆشیال میدیا بێ بەڵام لە دوایە بۆ بەرپرسکردنەوەی ئازادی بەکاربێنرێت کاک دیاری ڕەنگە زۆربەی زۆری هاوڵاتیان هەرێکێکیش لە ئێمە زۆر حەز بکەین کە فلترێکە بە لە نێوان تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڕەنگە ئەو هەموو گرفتەی کە ڕوبەڕووی زۆرێک لە خەڵکی ئەبێتەوە بەردەوام ئێمە لە پرۆگرامی خۆشمانە باسمان لەوە کردبێت کە چۆنی فلتر بکرێ ئایا فلتر ئەکرێ ئایا تەنها لە ڕێگەی دەرکردنی یاساوە ئەتوانرێت کە تا ڕادەیەک فلتەری ئەم بابەتانە بکرێ یاخود ئەگەر پەیماننامەیەک هەبێ پەیماننامەیەکی شەرەف هەبێ لە نێوان خودی ئەو دەستگانەی کە کار ئەکەن و هەروە لە نێو سندیکای ڕۆژنامەنووسان و ئەم بابەتەش ئەتوانرێت تا ڕادەیەکی باش کۆنتترۆلی وەزعەکە دوێنێ ئەو بابەتە مناقەشە کرا لە پانێڵەکە کە ڕەنگە بەبێ ئەوەی کە ئێمە یاسایەکمان نەبێت کە تایبەت بە ڕێکخستنەوەی سۆشیال میدیا بتوانرێت بەدیل هەبێ بۆ ئەوەی کە تۆ معالەجەی ئەم مۆزعە بکەیتەوانێ و پێشەوە پێم خۆشە ینی باسیەوە کە ینی تۆ پێش ئەوەی کە بیر لەوە بکەیتەوە کە یاسایەکە بێت تایبەت بە ڕێکخستنی میدیای ئەلکترۆنی بیرکەیتەوە لە وڵاتەکانی چواردەور ئەو وڵاتانی کە هاوشێوەی ئەم یاسایانەیە ئایا توانیوێتی ئەو فەوزایەشان لەسەرکە بۆ نمونە وڵاتی ئەردەن ئێمە بۆ خۆمان لە میترۆ سیمینارێکمان ڕێخست دوو کەسی شارەزامانێ ناکەیەکیان ڕۆژنامەنووسێکی شارەزایە لەو بوارە و کەسان یاساناسێکی شارەزایە و یاسای ئەردەنی یاسای سۆشیال میدیا ئەردەنی زۆر نزیکە لەم پێشنیازی پرۆژە یاسایەکی لە هەرێمی کوردستان پێشکەشکراوە باسییان لەو مەترسیانە کرد کە ئەو مەشاکیلانە کرد کە ئێستا تووشی بوون لە ڕێگەی ئەم یاسایی کە هەیەە و تەماشای وڵاتی قەتەر بەحرین ئیمارات میسر بکەین کە چ دۆخێکیانەیە یعنی سۆشیال میدیا چۆن بووەتە هۆکارێک بوو ئەوی کە چالاکوانان و ڕۆژنامەنووسانی پێ دەستگیر بکەن یعنی ئێستا وتەیەکێ لە وڵاتی میسر وترێ لە سۆشیال میدیا حوسینبارەکی لابر بەڵام سۆشیال میدیا ئێستا ناتوانێت سیسی لابەرێ لەبەرەوەی ئەو کاتە سۆشیال میدیا بەدەست خەڵکەوە بێت سۆشیال میدیا یاسایەکی بۆ دانراوە بۆیە من پێم وایە کە ئەم مشکلانی کە هەیە بە یاسا چارەسەر نابێت ڕاستە مبەرر هەیە هەندێک لە بەشداربووانی پانێڵەکە شتێک لە میوانە بەڕێزەکان لە پانێڵەکە باسییان لەوە کرد کە مەسەرەن لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک ڕفتاری نەژیاوەکرێ ڕەنگە تەسیری کرد بێتە سەر خێزان سەر ئاشتی کۆمەڵایەتەوە ڕاستە ئەمانە هەمووی ئەمانە ئەگەر ئیجازە ئەمانە هەمووی هەیە بەڵام بە ڕێخستنی
یعنی دەرکردنی یاسایەکی هاوشێوەی ئەمە ناتوانێت ئەمە چارەسەرکە لە کاتێکە هەموو ئەپەکانی فەیسبوک هەموو پلاتفۆرمەکانی سوشال میدیا خۆیان لە خۆیاندا کۆمەڵێک پۆلیسی کۆمەڵێک شروعی استخدامیانەیە کە ڕەنگە لە کوردستان زۆرترین بەکار یعنی زۆرترین هاوڵاتیان فەیسبوک بەکاربێنن. فەیسبوک ئەو پۆلیسی ئەو مەرجی بەکارهێنانی کە لە فەیسبوکە هەیە سەد هێندەی ئەمە بەهێز لە ڕەنگە ئەمە بکرێت بە هۆکارێک یا هەنگاوێک بۆەوەی سوود لەم پۆلیسی ئەوان بگیرێت بۆ ئەوەی کە ئەم سوشال میدیای پێدەکەنەوە بەدەل لەوەی کە یاساکمانە بێت چکە ئەزانین دەرکردنی یاسا و جیاوازە بۆ یعنی ناکرێت مقارنەی بڵین لە سویسرا و دانیمارکەیە بۆ ئێمە نەمان بێت چکە بیئەکە زۆر جیاوازترە و هەمومان ئەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی ئەو وڵاتانی کە هێشتا دیموکراسی تیایدا دیموکراسیەتی حەقیقی هەیە ناتوانێت یاساکان و بەتایبەتی ئەو یاسانی کە پێویستن بە ئازادیەکان ئەو خۆی جێبەجێ بکرێت. باشە بنووسم قسە لەسەر ئەم بابەتە بکەین کە تۆڵی دوولایەنەیە ئەگەر ئێمە ڕێگری بکڕین لە ئازادی دەربڕین ئەمە یاسایەکی خراپە کە لەوانەیە ئەمە ڕێگری بکرێت لە هەموو لایەنەکان و کەسەکان ئەو کەسانی ڕۆژنامە نووسیشن بە کەس یاسایشەوە لایەنێکی کەشیە کە خۆت ئاماژێ پێی لەوانەیە ئەم یاسایە ئەو کەسانی کەم یاسایە بڕیاران لەسەرەوە پەیوەست بێ بەوەی کە ئەم هەموو کێشە و گرفتەی لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە ناو کۆمەلگای ڕێکدانەوەی هەیە ئەم هەموو کێشانەی کە ئێستا بوونەتەکەی سو لە دادگاکانە هەن بۆ جیا نەکراوەتەوە یعنی ئەم پانێڵەی کە دوێنێ بەڕێوە چووە چه گفتوگویەک کرا بۆ ئەوەی کە کام بەشەی خراپە ئەو بەشە بگرێتەوە کام بەشەشی باشە ئازادی دەربڕینە بە ئەمە بوونی بمێنێت کەمە پەیوەستە بە دیموکراسیەوە. خۆی مشکلی یاساکە ئەو بەشێکی زۆر لە بەشداربووان متفق بوون لەسەرەوەی کە ئەم یاسای هەر نەبوونی باشێکە لەبوونی یعنی زۆر وڵاتەیە ئەم یاسایشی نیە و مشکلەشی نیە ئەو وڵاتانی کە ئەم یاسایشیانەیە ئەوان کێشیانەیە ئەم یاسایە پەیوەرەکانی بۆ ڕۆژ کەسەکان دیاری کردووە ئەم یاسا کۆمەڵێک مەشاکلی زۆری تایە بۆ نمونە یعنی هەر بێسەروبەرێکی تیا جۆرێک لە پەلەیی تایە لە نووسینەوەکەی هەستی پێکە تەعانەوەی کە ئێستا بڵاوکاتەوە دوای چاکردنی پرۆژە یاساکانی هەر لە بابەتی دەستەواژەکانەوە هەندێک گومان و هەڵا هەیە لە دەستەواژەکان و نابوونی هەیە هەر لە بابەتی ئەوەی کە مافی خاوەندارێتی یعنی لە دوو مافیاوە بە هەموو مؤسسەیەکی ئەعلامی کە هەیبەیەکیان ئەوەیە کە پاراستنی پاسۆردی وێبسایتەکەی سێرڤەرەکەی هەبێ ئەمە یەک دوو بتوانێت ئەو مافی هەیە کە سایتەکەی بپارێزێ لە هاکردن تەنها ئەم دوو مافیەوە لە کاتێکە ئێمە لە یاسای ڕۆژنامەگەری باس لەواکەین کە مؤسساتی ئەعلامی مافی خاوەندارەتی هەیە کەسەکە کەس ناتوانێت زووتاکە لە کاتێکە لەم یاسایە ئەو مافی لەسەرڕاوتەوە باس لە ئەوە ئەکەین لە یاسای کاری ڕۆژنامەنووسی کە هەموو کەناڵێکی ڕاگەاندن نابێت بە هیچ پاساوێکدا بخرێت لێرە ئەوەشی لێسەرڕۆتەوە بۆیە ئەو شانازیانەی کە لە ئەکرا بە یاسایکاری ڕۆژنامەنووسی و هەرچەندە کۆمەڵێک ملاحەزات هەیە لە سادە لەسەر یاسایکاری ڕۆژنامەنووسی بەڵام ئەو شانازیانەی کە ئەکرا بە یاساکەوە ئەم پرۆژەیاسایە هەمووی ئیلغاکاتەوە کۆمەڵێک بابەتی زۆری کیتیا کە ڕەنگە دەرفەت نەبێت ئێستا یەکێک باسی مادەکان بکەین و خاڵێکە کە تایبەتە یعنی جۆرێک لە ترسی قەلەقەیەکی دروست کردو لەلایەن ڕۆژنامەنووسانەوە ئەوەیە کە ئەم یاسایی پێیوەست کردوێتەوە بە یاسای ژمارەسی ساڵی 2006 یاسای تۆقااندن و بەرەنگاربوونی تۆقااندن و یاسای ئیرهاب ئەوەی کە باسەکرێت کە ئەم یاسا لە کاتی خۆی هەوڵێکی زۆرە بوو کە پەک بخرێ و دەنگۆی ئەوشە بوو کە یاساکە لە ئێستادا کاری پێ ناکرێت بەڵام دووبارە لەم پرۆژە یاسا ئەمان زیندوو کردوێتەوە بە تایبەتی ئەڵێم ئەو مادانەی کە لە بڕەکانی دوو چواری ئەم یاسایەدا هاتووە هەمان عقوبەی یاسای ئیرهاب ئەکرێتەوە ڕۆژانی من تێ ناکەم ئەم بڕگەی زۆر مەتاتی ئەکرێت لە دنیا لە هەندێک وڵاتان بە تایبەتی وڵاتی میسر و وڵاتی قەتەر و وڵاتی ئیمارات ئەم نمونەیە زۆرە کە چۆن ئەم مەشاکیلانیان یاخود بابەتی ڕۆژنامەوانی ئەلکترۆنیان ڕەبط کردوێتەوە بە یاسای ئیرهاب و کاپەحی ئیرهاب کە مەشاکیلیانە من تێ ناگەم بۆ ڕۆژنامەنووسێکی CNN بتوانێت کە مقابلەی زەرقاوی کە مقابلەی ئوسامە بلادن کە جەزیرە بۆ بتوانێت لەگەڵ داعشەوە کە لە کاتێکا لە چوارچێوەی ئیتاڵی ئەعلامیا بێت بتوانێت بێت تەرویجکردن بێ بۆیان ئاسایی بێ بەڵام لە کوردستان سەحەفێکی کوردی نەتوانێت بابەتێکی هاوشێوەی ئەو بکاوە یاخود ئەگەر هاتوو بابەتێکی کرد لەسەر هەندێک پرسی حەساس ئەمان ڕەنگە بتوانن بیبەستنەوانێ
بە یاسای تیرۆر و بە خراپ بەکارهێنان بووە ڕۆژنامەنووسانی پێخوبە بەم بۆ ئەم یاسا جۆرێک لە قەلق ئەم بڕگەیە جۆرێک لە قەلقی دروست کردووە و هەندێک لە ئیمتیازاتێک کە وەکو باسم کرد پێشتیش لە یاسای کاری ڕۆژنامەنووسی لێرە بە تەواوەتی ئیلغا کراوەتەوە. بەڵێ دەستەکان خۆش بە کاک دیاری ئومێد دەکەین کە هەر یاسایەک کە دەرئەکرێ ئەوەی کە زۆر جەخت دەکرێتەوە سەری ئاگاداری ئەوە بن کە ئازادی تاکەکەسی و ئازادی ڕۆژنامەنووسان بە هیچ شێوەیەک بەرتەسک نەکرێتەوە بێگومانەوە لە هەمووی گرنگترە چونکە وەگەزانین لە هەر وڵاتێکی دنیاە کە کاری ڕۆژنامەنووسی بەرتەسک کراوە بێگومان ئیتر خۆی بۆ خۆی ڕەنگە نەتوانانی ئەو بابەتانەی کە جێگەی ئەوەیە کە گفتوگوی لەسەر بکەی بە شێوازێکی باش بگەێنرێ بە خەڵکی دەستەکانە خۆش بێت.